بأمري پاڤێل تاالبانی شەکانیان کردی پاڤێل درۆ دەکا گەبرێ نازانم ئاگام لێ نییە دروی دەکاتن جارشکردن دروی دەکاتن ئامۆزاکەی خۆیان کە کاگلاور لەوان لە هەمووان نزیکتر بوو بزان چیان لە بەچیان بەسەر کاگلاوریشدا هینە شەکەی نەکرد بە ئەوکان کەچکان ناتان بیکە بە ئەمریوی وهابیش بە ئەمری سەر و خۆی کردیتی شەڕی تیرۆری دەکرد بەڵام تیرۆر کرد بەدەست تیرۆرستان ئەگەر ئەوانی شخینە دەیانەوێت سڵ لەگەر بنەماڵی شەیدا و کار بکەن باش شەیداکارمان وەقیتکەنەوە کێسەکەیمە ئێستاکە لە دادگای هەولێرە تاوانبارەکان هەموو بە سزای خۆیان گەیشتینە دادگای لە کەشمان هەبووە لە دەرەوەی کوردستان دەرەوەی عێراق ئەوانش بەسەر کەوتوانە بەڵام ئەنگۆ دەزان لە دەرەوەی عێراق وەکو ناو کوردستان نیە دەیەوێتن دەچی دەوێتنە تاکو و دەگاتە ئیشە قانونەکانی خۆی وەردەگریتن بەڵام لە ناو کوردستان قانون لە سلێمانیدا نییە تیرۆریستەکانی ئەوانەی کە وەکو وا بەڵە بجەی و کارزانن لە چاوانە هەموو لەوێن دەرێنێ ساژ هەم بەرپرسی جەتیرۆن و ئەوەی زیاتریان وەگرتیە چی لە پێش شەیدکردنی هاوکار جافاوە بووە خودی پاڤێل دەستێدا بوو ئەوانەی ئەنجامدەرەکان چار کەسن لوئایە و عاسیە و دوودکەیان لەگە دایاوریا و یەک کەشن بکەری ینی ڕئیسیەکەش ئەوانەی پیلانیان دانایە کارزان و وەهاب بوونە سەرەکی بە ئەمری پاڤێل تاالبانی شەکانیان کردیە پاڤێل درۆ دەکا گەبرێ نازانم ئاگام لێ نییە پێت وایە کە ئەو ئاگای لێ نەبێ دروی دەکاتن جارشکردن دروی دەکاتن ئەوە بۆچی هاوکار جافیان کردە ئامانج و شەهیدیان کرد هاوکار جاف لەبەر زۆر هۆکار بوو هاوکار جاف لەبەرەوەی ڕێگای حەقی گرت بوو هات لە ئەنجومەنی ئاسایش دەوامی کرد بەگەر مامۆستاژی کرد ڕێگای کاگلاوری هەربژارد ئێستا کەش خۆ ئیشەکان هەموو دیارن یعنی بزانێت ئەمشاکە ئامۆزاکەی خۆیان کە کاگلاور لەوان لە هەمووان نزیکتر بوو بزان چیان بەسەر کاگلاوریشدا هینە شەیدێک لە لالەزات چەند کەسێک شەید کران و سووتاندران کە تا ئێستا کەمەیتەکانیان دیار نییە من هەموو عەفتان پەیمانی بۆ نوێ دەکەمەوە خینی ون نەکەی هەموو عەفتان کە دێم پەیمانی نوێ دەکەینەوە کە خینی شەیداکاری قەترە دەبی خینەکانیان لێوەگرینەوە لە هەر ئەو بکەرانەی کە دەستیان تێدا لە پاڤێلەوە تە دەگاتە گچکەترین نەفەریە هەتا ئەمڕۆکەش دەیەها جار خەڵکیان ناردێ و لە بۆ سڵ توشتیوە بەڵام ئەمە بێک ڕێکار سڵی دەکەن ئەگەر هاوکار شەیداکارمان لە قەبرەوە خیتکەنەوە ئەو کاتی سڵی سولحی عاشایریشان کردووە دەیەها جار نەجارە کۆ دوو چیت پێ دەڵێن کە تەلەفۆنتان بۆ دەکەن یان نەفەرێک دەنێن ئەمان قسەی مای ئەو قسەی کە کردیتمان هەر ئەو قسەشمان دووبارە کرد لە بیدایەتێ تا ئەوڕۆکەش هاوکە شەیداکارمان بە زندگی دەبێتن مقابلی خینی هاوکار شەیداکارمان بە زندگی دەبێتن غێری هیچ بەر چامان ڕناوەستیتن هەڕەشەتان لێ ناکەنەوە لا ڕەشە نەترساینە ئەگەر لە ڕەشە بترسا باینە و کاتی لە زۆر تشتان تەنازورمان دەکرد هێزی دژە تیرۆر سەر بە قەرارگەی نەجەفن سەر بە ئیرانن هەمووش کوردستانیش دەزانیتن وەها بەڵەبجەی سەر بە چێن دەروەیە نەسەنەوە وا بەڵەبجەی دەزان پاڤێل جاشی چێە هەموو جاشی ئیرانەوانە ئەوان هاوکارە چەند شێت کرد بەڵام ئەمە هەر هەمومان هاوکارین هەمومان لە چاویان دەچەقین هەتا خوێنی شەیدا هاوکار ژمابیتن هەر هەمومان مستعیدین خوێنی خمان بە قوربانی شەیدا هاوکار بکەین برای من ئەگەر تو ناوی دژە تیرۆر دێنی دژە تیرۆر ناوی زۆر گەورەیە ئەوانە دژە تیرۆرین ئەوانە میلیشیانە کە ناوی دام و دەستگا حکومیەکانیش دەینن دام و دەستگا حکومیەکان زۆر لەوان گەورەترن ئیشی وان دیارە ئیشی دژە تیرۆرش دیارە دژە تیرۆر کاتێک دژە تیرۆر بوو ئیشی ڕئیسەکانی دەکرد کاتی کە کاگلاور لەسەر حکم بوو لەدەست کاگلاور و کاک پۆڵات بوو ئەو کاتی دژە تیرۆر بوو ئێستا کە میلی فەسیلەکە لە وەکو فەسیلەکانی بەغداد لەدەست پاڤێلەوە بەڕێوان دەباتن حساب یەک لە فەسایلە ئێرهابیەکانن هەر دوورمە بین هەر ئەوانش درۆنی بە کوردستان وەنێ لە هیچ جێیەک سەلامەت نیە تاکۆوانە لە حکوم دابن لە هیچ جێیەک ئاوڵاتی سەلامەتی لەدەستدانە تاکەوان لە حکوم دابن بەنسبەت ئەو چەکە دزراوانە خۆ ئەگەر ئەمریکا وەگە دەوڵەتە ئەوروپیەکانیش شەگەر لێکدری بدەنەوە دەزان چەکە لای چێ لەبەرەوەی ئەوان چەکانیان نەدایتە معارەزەی ئیرانی لەبەوەی ئیران لە سەروی خۆیان ئیران ئەمری پێکردنی کەوت چەکانە هەرژیرێن نەدەنە معارەزەی تاکو مقابل ئیران شەڕی پێ بکەن پاڤێلش یەکێکە لە حساب زابطە عەرە سەوری ئیرانیە ئەمرەکانی ئیران بەڕێوە دەباتن تاکو یەک نەفەر لە یەک زەلام لەو بنەماڵەمان دامابیتن خینی شەیداوکاری بە هەر هەموو کوشەکانمان دەوێتەوە ئەوە یەکیان دووەمیشان ئەگەر لە کوردستانیش حەق بەدەستنێنین
ئەوروپا و لە ئەمریکا شکایەتمان هەیە ئەو کاتی ئینشاڵڵا لە ڕۆژانی داهات لە فترەی داهاتوو چکە گوتمان لە ڕۆژانی داهاتوو بەس بەڵام لە فترەی داهاتوو ئینشاڵڵا شتی گەورەترمان دەبیت ئەمن دووبارە دەکەمەوە ئەو دیمەنەی کە ئەمە دیتمان سیارەکەی شەیداوکار و مارمندارەکەی و خوشکەکەی لە ناو دابوون بە شەیداوکار بەخۆی تێدا شەید بوو دەن ئینشاڵڵا دووبارە هەبدەوە بە پاوێل و بە قوبات لە ناو دەسووتێن لە ناو سیارەکانی دەسووتێن ئەکەیت بە پیلانداڕەشی توکمە ئەو ئیشیان کرد ئیشەکەت لە سەروی خۆیان بووان بە پاوێل و قوبات ئیشەکانیان کردی ئەم چەکانە لەکوێ شوێنێکدانرا بوون ئەو کات ئەوانە لە سلێمانی ڕاتم برام ئەو فەریقی لە ئای قیادی فەریقی دەکەن لەگەر عاسی ئەوان لە سلێمانی قلوعای لە سلێمانی ڕات دەکەن لە عاسی دێرکوانە چاوپۆشی بۆ دەکردن جێگایەکانی ئامادەکرد بوو یاسر و ئەو کوڕی لەگەر کاتی خۆ لەگەر شەیداوکارن ئەوان مارەکەیان شەیداوکارین بە کوڕانە پیشاندا بوو باشانی لە بەردە ماڵەکەی دا و کارەکرا بوو بەڵێ لە بەردەم مارەکەی بەسیارەکەەوە بەسارەکەیان ئەوە کرد قوملەکە مقناتیزی بۆی بەسیاریاندا نابوو ئەم چەکە چ جۆرە چەکێک ئەو چەکاوی ئەمە بزانین معلوماتمان لە سەدا هەبیتن هەچەکانی دژە تیرۆر بوونە بەڵام تەتەوریان پێکردی و ئەمریکیەکان بۆ تەتەوریان پێکردی و بە سیارەی شەیداوکاریمان داواشمان لە ئەمریکیەکان وایە تاقیق لەو مەسلەی بکەن بەس احتمال لە سەقسەیمانێک تاقیقش تەواو لە سەقسەی بکەم زان چەکە ئەو قومبلەی کە بە شەیداوکاروندا چەکە ئیوانە یاننا لەبەر بە زابتی خۆیان وەدەنێنەوە یعنی بە چەکی ئەمریکی بەڵێ ئەم قسەتان بە ئەمریکەکان گوتووە ئەو قسەی ئەمە زۆر جیان باسمان کردی بەڵام دەبی ئەمریکیەکان بەخۆ پێدا چوونەوە بکەن ئەگەر ڕاستەکەن ئەوان لە دوو مافی مرۆڤ دەگەڕێت پێتوێ ئەو چەکانەی کە ئەمریکا ڕادەسیان دەکا بۆ دژی هاوڵاتی خۆیان بەکاردێنە ئەوان دایان نابوو دژی داعش بەکاربێ بەڵام ئەوان بە دژی داعش بەکارێن نێنە دژی هاوڵاتیان بەکاریان هینە ئەم هێزە مەترسێ بۆ سەر هاوڵاتە بەڵێ ئەم هێزە مەترسێ بۆ سەر هاوڵاتە ڕۆژ لە ڕۆژ مەترسیان گەورەتر دەبیت ئەوانە میلیشیانە هێز نینە میلیشیا زودایە لەگەر هێز ئەوانە میلیشیانە سەر بە سەروی خۆیان و جارشەکانی خۆیانن ئەمە تا چەند دەبێتە مەترسی بۆ سەر هەریمی کوردستان سەد ساحب قسەی خۆش سەد دەبێتە مەترسی بە سەر هەریمی کوردستان ئەوانی لە ئەگەر ئەمریکیەکانیان لە دەرەوەی کوردستان لە دەروی عێراق ئێستا هەموو ئەمری ئەعدامیان هەیە ئەنتەرپۆلیش داوای کردن ناتان بستنە دەرێک و دەری سلەیمانی بەس دۆیان هەیە بستنە ئیران هیچ جێک پێیان ناکرێت بچ ئەو حەوت کەسێک ئێستا باست کرد کە دەستگیر نەکراون وە لە هەموو دەوری مەسئولیەتیان هەیە ئەوان پەیوەندیان بە جەنابتەوە کردووە هیچ کاتێکە ئەگەر لە ڤیددیۆکانی من تەماشاکەن من لەگەر لای قسەم کردێت جوونم پێدایە ئەوانی تیش کارزانە خوێڕێکەش قسەم کردێت زوو عینێت قسەم پێگوتیە وهابیش دا هەمووان خوێڕێترە ئەگەر ئەو ئیشەکەی نەکرد بە ئەوکان کەچکان ناتان بیکە بە ئەمریوی وهابیش بە ئەمری سەر و خۆی کردیتی خەڵکیان ناردێ بەڵام ئەمە سوڵح ناکەین سوڵحی ما هاوکار زافە لە قەبری دەبیل و ما قیدکەنەوە ئەگەر ئەوان سوڵح هاوکار زافیان قید کردەوە کاتێمە هیچ شتێکمان نامینێ بە ناوی سوڵح هیچ شتێکمان لەگەریان نیە بەڵام تا هاوکار زاف لەناو ئەو قەبرەدا بیتن ئەمە سوڵح ناکە هەموو هەفتەیە کە دی لێرە هەموو هەفتەیە کە دێم پەیمانی پێ لە نوێ دەکەم و پەیمانی پێ دەم کە لە خینەکەی خۆشدەم و سەریان لە بۆدانینی هەموو پشتگەرمن هەموو خینی شەیداوکاریان دەوێتن گچکە و گەورە هەمووی نفسی ڕێینە هەموو خینی شەیداوکارمان دەوێت کەس نییە لە خینی شەیداوکار خۆش بیتن ئەوانە تیرۆرستن میلیشیان ئەوانە بەسەروی خۆیان قسە دەکەن بە قسەی خۆیان قسە ناکەن کە قسەک دەکرێتن دەزانن ئەوانن سەروی خۆیان پێیان دەرێ وابرێ نەوەهاب نە خەڵکانی تر ناتان قسە بکەن ئەگەر لە سەروی خۆیان بوانێتن لێرە ئەمە داوامە لە نەتەوە یەکگرتووەکانە و لە تەعالیفی دووەلیە پێداچوونەوەک لە کێسی شەیداوکار بکەن تاکو بزانن تا چەند ڕادەیەک شەیداوکار ئیشی بەبوو لە بۆ تەعالیفی دووەلی کرد دەبێ ئەوڕۆ ئەوان یاداشتەکەی شەیداوکار خینی شەیداوکار بزر نەکەن کاکاوکار لە یەکەم ڕۆژی تیرۆ لە 2014 بەشداری کرد هەتا کوردستانیش ڕزگار کرا هەتا عێراقیش ڕزگار کرا یعنی شەڕی تیرۆری دەکرد بەڵام تیرۆر کرا شەڕی تیرۆری دەکرد بەڵام تیرۆر کرا بەدەست تیرۆرستان ئەمە ئەو ڕۆژ نەبی دە ساریت کەش بیتن ئەم نیش نەبم کوڕەکانی منیش نەبی کوڕیشم بی تۆرە شەیداوکارمان دەوێتەوە تۆ دەیکەینەوە ئەم نیش نەبم محەممەد سبێنێک بشکوژرێ 1000 محەممەدیکە هەیە
کوڕیشم بێتە جێ من هەدەبی تۆری شێداوکار برازایەکان چمەروەتر ئەمە خین نابتە ئاو و لێبوردنیش لە بۆ خین ناکرێتن ئەمە نەخێر ئەمە تیرۆر کراینە کە تیرۆر کرابی هەموو کوردستانیەک منزەرەکەی شێداوکار تیرۆر کرا ئەوە ناکە ئەوەی سوڵەکاری نییە بڕیاری دادگاک بڕیاریدایە بەڵام تیرۆرستەکان لە سلێمانی خۆیان عشاردایە حکومی لە سێدارەدانیان هەمووی حکومی لە سێدارەدانی هەیە ئەمە نارم بە جەنابتم گۆ ئەمە لێرەش نەبیتن لە ئەوروپاش حولماندایە لە ئەمریکاش حولماندایە لە داهاتوش زیاتر ڕێکارەکان دەگرینە بەر تا بتوانین خینی شێداوکار بە ساڕێژی خۆی بڕواتن و هەموو بکارەکان بگەنە حکومی خۆیان هەموو تشتێک لە ئەلام باز ناکرێتن تشتی باشمان کردیە بەڵام سەبری دەوێتن کۆتا قسەم خینی شێداوکاری نابتە دوو هەر خینمان لێرێ و ئەگەر ئەوانیش خینیان دەیانەوێت سوڵ لەگەر بنەماڵی شێداوکار بکەن باش شێداوکارمان وەقیت بکەنەوە